ئەو شفتیا ناوی نەرم نییە تەمەشایکە ئێستاکە بکرێ کوزەچی لێ بخۆی دیارە و شفتیا کە فەرقی هەیە لەگە بابەتەکانیت کە ئەو شفتیا ناوی تووندا بزێدنکی نەرم نابی ئێستامە بە ئاماژەی چاو دەزانین کە ئەو شفتی ئایا چەند پێڕاگەیە مایتی پێڕابگا شیرنەکەی کووە چۆن دەزانی بە چاو دیارەکە ئەمە دەرەجەیەکە و کێشەی قورئان ئێستا برێن کو دیارەوە کاکەوە بۆ دەمارانەی دیارەکە کامێرەوانەکە لەگەرمان باو دەمارانی لۆمە تەسوور بکە ئەو دەمارانەی تەواو خۆی پەرد کردیە بەڕای من وایە لەو وەختەی هەموو مارێک پێویستە ڕۆژانە لە مانجی 3 هەتا مانجی 6 و 7 ڕۆژانە شفتی لە مارێ هەبیتن. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت وەرزی شووتی خواردنە ئێستا هاتوومەتە لا یەکێک لە بەناوبانگترین شووتی فرۆشەکانی شاری هەولێر ئەویش ئەحمەدی مام عەدۆیە دەمەوێت گفتوگۆی لەگەڵ بکەم سەبارەت بە بەم شووتیانەی کە هەیەی خۆی جاروبار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەردەکەوێت و باز لەوە دەکاتن کە شووتیەکەی ئەو بڕاندێکی جیهانیە بزانین تایبەتمەندی شووتیەکەی ئەو چییە و لە چیدایە کاک ئەحمەد سڵاوت لێ بێ سوپاس بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵی کاک ئەحمەد سەرەتا تۆ ئەوەم پێ بڵێت چۆن شووتی باش و خراپ لە یەکتر جیا بکەینەوە بە قورئان سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم پێ گەورە بن کە جەنابتان ئەوڕۆ سەردانی منتان کرد بەنسبەت شفتی باش و خراپ شفتی ئەوە بەهرەکە یعنی لە بابمانە و لەوە مایتەوە مە لە مێژە لە ناوی شوێنە بە حکمی ئەمن 20 سال زیاتر ناوی شێمە بابم مەسەلەن ئەوە 35 سال دەسی ناوی شەیە هەموو خوتات و فەندەکانی لێ فێر بووینە ینی هەتا مەرحەلەی ئەمە لە شفتی مەسەلەن شەپمان لێدا بەدەنجی لەمازانی کووە کونیە بەدەستا لە فەزلی خوای بە زیادیەوە دوایە دەستخۆشی لە بام دەکەم کەوەی کرد ئێستامە بە ئاماژەی چاو دەزانین کە ئەو شفتی ئایا چەند پێڕاگەیە مایتی پێڕابگا شیرنەکەی کووە سەتا چەند سۆر بووە بەس یعنی تەمەشای بکەین دەیخینینەوە لەگە ئەو دەمارانەکە کامێرەوانەکە لەگەرمابی ئەوانێ هەموو دەمارەمە بە زەبری ئەو دەمارەی دەزانین ئەو شفتیە سەوتی کووە زیاد گەیە زیاد نەگەیە تەواو سۆر بووە تەواو سۆر نەبووە شیرنەکەی سەتا چەند شیرین بووە یعنی هەتا بگرێت لەگە دەماری لە عەزە قسە دەکەین ئەوانە هەموو بەهرەکە لە باب مولوم مایدۆگە چکەوی بەحکومەتی تلسارە ناوی شەیە هاو تەمەنیوی لە ویشە زۆر کەم مایەسە لە هەولێرێ زۆر جار باس لەوە دەکەن شووتی دەرمانی تێدەکەن ئەوە تامەکەی دەگۆڕن ئەمە ڕاستە بە قورئان هەتا عەدەچی ئەوە هەیە دەرمان مەسەلەن چییە لە بیستانی چیمیا و شتی زۆر بەکاردێنین لەگەری لە دەرماش بەس هەتا عەدەچی فەلاحی خۆمان دەستخۆشیان دەکەم بەڕاستی لە بۆ شتەی باشن بەس زیاتر ئەو شتە دەرێن لە ئێرانەوە دەکرێتن لە ئێران شفتی ئێرانی تاقیکردنەوەی لەسەر بوو کە دەرمانی مەوادی چیمیایی و ئەو شتانەی زۆر لەگە بەکاردێتن ستا بەنسبەت ئەو شفتیا لە تورکیای ڕادێتن ئەو شفتیا حدودی ئێستا مەسەلەن ئەوڕۆکە لە بەرواری 2 سبیانێکە شفتێکی ڕقەمێک لۆ من دێتەوە عینە لەو بابەتەیە تورکیا تا 29 من ئەلۆ شفتیم هەیە شفتێکی تورکیە نوعیەتی زۆر باشە مەوادی چیمیایی و دەرمانی هیچ نەوعەک لەگە بەکار نایەوە شفتیا کاک ئەحمەد پێم بڵێ خۆی هەر زیاتر هاوینان شووتی دەخورێتەوە دەفرۆشتێت زیاتر بۆ منە مانگی چەند بۆ چەند خواستی لەسەرە بە قورئان بەنسبەت شووتی میوەکی خۆشە بەعام ئەم وەختە خۆشە سا من لە خودی خۆمە من بەخوای چلەی دسابی لە ناو بەفرێ بێ من شفتی هەر دەخۆم بەس عادەتەن شفتی مانجی 3 بەدواوە تا مانجی 6 7 شفتی زۆر خۆشە کە مەوسیمی دی تەواو لە وەختەیدا شفتی تام و چێژەشی تایبەتی هەیە لەو مەوسیمەی یعنی لەزەت لە شفتی وەردەگری کە شتێکی زۆر تایبەتە بەڕاستی ئەمن بەڕای من وایە لەو وەختەی هەموو مارێک پێویستە ڕۆژانە لە مانجی 3 هەتا مانجی 6 و 7 ڕۆژانە شفتی لە مارێ هەبیتن کە شفتی مەسەلەن بیدایەتی کە پێڕادەگە شفتی ئێرانی دێت تا مانجی 4 لە 4 ئاخیری 4 مانجی 5 شفتی عەزێم پێڕادەگاتەوە جا ئەمە دەست بە شفتی عەزێم دەکەین هەموو سارانە جەدوەلی مەوە هەیە تا لە مانجی 2 دەست پێ دەکەین تا مانجی 4 و 5 شفتی ئێرانی دەینین لێرەمە دەیفرۆشین دوایە دەبتە شفتی عەزێم پێڕادەگا فەلاحەکانی دەورا پشتی عەزێم لێوێن دەر بە حکمی وەی شفتی ڕقەمێکی لێمەتیقی عەزێم سارانە نوعاتۆیەکەیە بەڕاستی و سار کە هینامان هەولێر تەجروبەمان لەسەر دنچی یاقوت بوو نوعیەتی زۆر باش ئەو شفتیا پێویستی بە هیچ مەوادێکی چیمیایی نییە کە ئەو سال لێدوانم زۆر لە سەدالۆ فەلاحەکانی خۆشمان شفتی یاقوت بەڕاستی ئەو شفتە پێویستی بە دەرمان و مەوادی چیمیایی نییە ئەو سار بگرێت لە مەنتیقەی ئیفراز لە گاینز لە گردارەقی زۆر بیساماکردی لەو تۆیەشین کرا بە تۆ یاقوت نوعیەتی زۆر باش بوو مانجی 5 تا 6 شفتی عەزێم هەیە دوایە شفتی خۆمان پێڕادەگاتنی هەولێرە ئیشی لەسەری دەکەین ئەو بە حکمی کە مانجی 6 و 7
کۆتای شفتی هەولێرەیە هەشت قڵاز دەبی دەکەڵ لەگە ماجیە شفتی پێنجێن و شارە زۆر پێڕادەگات. کاک ئەحمەد ئەگەر شووتێکم بۆ بشتێنیت بزانین چۆن زیای بکەینەوە لەو شووتیانەی کە دەرمانی تێدەکرێتن و دەستکاری لە جوانە ئومێدە وستادەم لۆ بینە کاکە ئێستا شفتێک مەسەلە ئێستا بەنسبەت ئەو شفتیانە ئێستا هەموو یەک لێک باشترە ئەو مەسەلە و بابەتانێک کە من دەینم مستعیلە لە هیچی فرتوفێری لەگە ناکرێەوە شفتیانە با کامێراوانەکە گەرەگەر مامی ئەمە بە ئاماژەی چاو دەزانین چیهان لە هەموو زیاشین دەچکە شفتیە مەسەلەن هاتوو مەسەلەن ئێستا علاگە پتەقاڵش دەبێت علاگە سێوش دەبێ مارێ قڵک زیاد شیرنا قڵک خۆشە قڵک مێ خۆشە شفتیشەوەیە باز مستعیلە لە کنەما شفتی بێتامیدانی ئێستاگە بکرێ بە ئەوەتان ئەوە بە ئاماژەی چاو بێ ئەوەی تەمەشایکەین بێ ئەوەی تەمەشایەکەین شفتێکی ڕقەمیەکە بە چاوا دیارە شفتێکی دەرەجێکە هەموو دەزانی بە چاو دیارەکە ئەمە دەرەجەیەکە و کێشەی قورئان ئێستا برێن کو دیارەوە کاکەوە بۆ دەمارانەی دیارەکە کامێراوانەکە لە گەرمان باو دەمارانی لۆمە تەسوور بکە ئەو دەمارانەی تاوا خۆی پەرد کردیە ئەو شفتیا ئاماژەمان پێدا بێجگە لەو دەمارە گەورانە دەماری وردی پێوێ ئەوانە کەم کەسەیە ئێستاوە لە عەبدوڵای بابم کە ناسرا بە مام عەدۆ لە مام عەدۆ فێرمە ئەو دەمارە وردانە کەم کەسێ دەتوانین بیخینتەوە مام عەدۆ پێی گوتینە کە ئاراستەی و دەمارانەوە دەکە پێمان دەرێ شفتێ سەتا چەند شیرن بووە لە شفتێکەشمانە بەدایمان بێم نەتین هەموو لەزگە و لۆگۆی خۆمانی پێوەگە کامێراوانەکە لۆمان تەسوورکە لۆگۆی ئەحمەدی مام عەدۆی پێوە لەگە ڕەقەمی خۆمان هەر شفتێک کەسە خراپی بیبە لە کنەما ئەمە ئامادەینە لێرە قڵە کیلۆ دەنێرینەوە مارێ لۆی کابرا گلەی نەبی حساب بکرێەوەتان لە بۆ بشێنین ئەو چەقۆمان لە بۆ بینەوە ئەو شفتێتان لە بۆ بشێنین ئەو شفتیا ئێستا تو قسەکت کرد گۆتە شفتیا بەچ دیارە کە دەرمانی لێ نەدرایەوە نیە ئەو شفتی ئێستا من بە جەنابتان دەرێم کە بەچ دیارە ئەو شفتیە دەرمانی لەگە بەکار نهاتیە بابەتەشی دەرەجەیەکە شفتی ئەگەر دەرمانی لێ بدرێتن ئێستا لە تورکیا ئەوە وەفدەک دەگەڕێن هەر مەوادەی خۆیان کە لە دەرەوەش لۆیان بێ دەرمانی لێ بدرێ ئەوان قبوری ناکەن بەس ئەو بابەتە دەرمای لێ نادرێ بەس دیارە کە دەرمای لێ نادرێ ئەو شفتیا ناوی نەرم نییە تەمەشایەکە ئێستاکە بکرێ کوزەکی لێ بخۆی دیارە و شفتیا کە فەرقی هەیە لەگە بابەتەکانیت کە ئەو شفتێ ناوی تووندا زێدنکی نەرم نابی کاروا بێتەوە بۆندارە شیرنەکی خۆشی هەیە هەموو ماسەفاتێکی لەگەرا هەموو ماسەفاتێکی لەگەرا ئەو شفتیە تورکیە بەکەم بەدەست کەم کەسی دەکەویتن ئێستامەکە لێرە کە خەرکانێکی زۆر دەماناسیلوێ لە بۆمان دەنێرن هەتا لە تورکیاش فەلاعی برادری خۆمانەیە لە تورکیای تەلەفۆنیان لە بۆ دەکەین کاکە شفتی باش ئێستا هەیە لەو مۆسیمەی لۆمان ڕەوان دەکەن دەرەکاکە ئەحمەد هەیە شفتی دەرەجەیەک نەبی براندی چاک نەبی ئەمە ناینە بن کەبری ئەحمەدی مام عەدۆی هەر کەسەش گلەی هەبووی لە کنەما قەت نەبووە لۆی قەرەبوو نەکەینەوە لە کنەما ئەبەد گلەی نەبووە لە شفتی چووکەوەی لە کنەمە بردیبی دەزانین شفتی مەکۆ چکەیمە بە سێ چامەر عەلەیدا تێدەپەڕی ئەو دەگاتێرە شفتێکە دەستەکان خۆش ئەحمەدی مام برای گەورەی چاوت مازەکەی بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە جێویستی بوون و بینەری بوون شووتی ئەحمەدی مام عەدۆی بووە کاک ئەحمەد خۆشی باسی جۆرەکانی شووتی و شووتی باش و خراپی بۆ کردین ئەوەی کە لە دەستای منیشە هەر شووتیەکەی ئەحمەدی مام عەدۆیە ئێمە شتاقی دەکەینەوە و بزانین چۆن هەڵبەت لە ڕەنگەکەشی دیارەکە شووتێکی باش